کوردستان تیر و پشک بۆ ژمارەی قاوارەکانی باشدار لە هەڵبژاردنەکات. زەحمەتکێشانی کوردستان ژمارەی تیر و پشک 115 داوا لە نوێنێرەی بزوتنەوەی گۆڕان دەکەین با بفەرمێ. موبایلەکەی منەوە بەدەستە بوو وەبی ئەوە على أساس كاميرا كذا كازان بوي ژمارە هەژدە حزبی لیستی نوێ دەکاتە ژمارەی تیر و پشک 120 ژمارە داوا لە نوێنەرێکی یەکگرتووی ئیسلامی دەکەین با بفەرمێ. ژمارە 27 حزبی بزوتنەوەی ئیسلامی ژمارەی تیر و پشک 131 داوا لە حزبی کۆمەڵی ئیسلامی دەکەین بفەرمێ. کۆمەڵی ئیسلامی دواتر ئێستا پێ دەرەوە شتاوە بوو زۆر ژمارە یەک هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ژمارەی 142 داوا لە نوێنەری یەکێتنی نیشتمانی کوردستان دەکەین با بفەرمێ. ئەخر نە دەنگ نییە داوا لە حزبی ئێزیدی دەکەین با بفەرمی نوێنەریە. ژمارەکە بەندری ژمارە 6 حزبی یەکگرتووی ئیسلامی ژمارەی تیر و پشک 150 داوا لە نوێنەری حزبی زەحمەت کێشان دەکەین با بفەرمێ. lisتی سربەخۆیی کوردستان
ژمارەی تیر و پشک سێ. داوا لە لیستی ئازادی دەکەین با نوێنەریان بفەرمێ. ژمارە 12 یەکێتینی نیشتیمانی کوردستان ژمارەی تیش 1970 لە نوێنەری لیستینەوەی نوێ دەکەین با بفەرمێ. داوا لە گارانی کوردستان دەکەین با بفەرمێ. دەنگ نایە بقچکۆ ئێدێنمە پێش ژمارە 2 پارتی دیموکراتی کوردستان ژمارەی ڕاستاندن ژمارەی تیرپشک 1970 داوا لە نوێنەری بچنەوەی ئیسلامی دەکەین با بفەرمێ. حزبی ئێزیدی ژمارەی تیرپشک 1982 داوا لە نوێنەری هاوپەیمانی لیستی سەربەخۆی کوردستان دەکەین. باش سەرچۆنەوەتی چەند دەکەین؟ ژمارە 19 پارتی پارێزگارانی کوردستان ژمارەی تیرپشک 1989 نوێنەر نەهاتینە پێکاتەکان بن. داوا لە نوێنەری پارتی چاکسازی تورکمان بس ئەوەی لەبەر تەسویر باش. ئەمە تیرپشکێکە بۆ قەوەرە سیاسیەکان کۆمسیۆن تیرپشکەکە بەڕێوە ئەبات ژمارەیان